الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم رب جبرائيل وميكائيل وإسرافيل فاطر السماوات والأرض عالم الغيب والشهادة أنت تحكم بين عبادك فيما كانوا فيه يختلفون اهدنا لما اختلف فيه من الحق بإذنك إنك تهدي من تشاء إلى صراط مستقيم. اللهم اجعل كل أعمالنا صالحة ولوجهك خالصة ولا تجعل لأحد فيه شيئا. اللهم إني أعوذ بك من أن أشرك بك شيئا أعلم واستغفرك لما لا أعلم. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. براني برزق خوشويست بینەرانی عزیز، بەردەوامی لەسەر بابەتەکەمان بابەتی سوو خواردن لە تەوەری سووی قەرڵین واتە ڕیبای قەرڵ. ئەمڕۆ زنجیرەی دێمی سیمینارەکانمانە پشتیوان بەخوای گەورە ئاخر سیمیناریشمانە بێ لەسەر مەسەلەی ڕیبای قەرڵ. دوای ئەم سیمینارە ئەچینە سەر مۆزوعی ڕیبای بەیع واتە ئەو ڕیبایی لە کڕین و فرۆشتنە، لە فرۆشتنی ئاڵتون، گۆڕینەوەی دۆلار بە دینار، مەسائلی حەواڵات دروست ئەبێ. ئەو بابەتانی کە پرسیاریان دەربارە ئەکرێ، یەک لەو بابەتانەی کە تۆزێک ئاڵۆزی تایە و پرسیاری زۆر دەربارە ئەکرێ. هەندێک کەس هەیە قەرزیان هەیە لای خەڵک، یعنی بۆ نمونە من قەرزی دەفتەرێکم لای بەڕێزێکی ترە، ئەم بەڕێزە ئێستا پارەی نییە پارەکە بگێڕێتەوە. ئەڵێ کاک دکتۆر 60 وەرەقەم بدەرێ ئەچم سیارەیەک ڕائەکێشم، دوای سیارەکە ئەفرۆشمەوە پارەکەی تۆ ئەدەمەوە بە قەرز. ئەچێ سیارەکە ڕائەکێشێ بۆ 60 وەرەقەی کە من بە قەرز داومەتێ، دواتر سیارەکە ئەو لەوانەیە باید دوو دەفتەر و نیو بێ، قەرزە کۆنەکەم کە دەفتەرێکە ئەداتەوە 60 وەرەقەکەیشم لەگەڵیا ئەداتەوە و ئەو دوایی بۆ خۆی بە قیستێکی مریح پارەکە هاتوو بە خاوەنی سیارەکە. ئەم جۆرە معاملەیە حرامە بەڕێزان، حرامە کەسێک قەرزی لای کەسێک بێ قەرزێکی تری بداتێ بە مەرجی ئەوەی ئەم قەرزە تازەیە قەرزە کۆنەکەی پێسەحب بکاتەوە. چونکە ئێمە وتومانە مەرجی ئەساسی قەرز ئەوەیە کە قەرز نابێ سوود بۆ خاوەن قەرز ڕابکێشێ. ئەم قەرزە تازەیە سوود ڕائەکێشێ بۆ خاوەن قەرزەکە کە ئەم پارەی داوەتێ ئەو ئەچێ بەو مەرجە پێی داوە کە بڕوا سیارەیەکی پێ ڕاکێشێ. ئەم کابرا قەرزارە تۆ ناچاری ئەەکەی بەوەی ئەچێتە ژێرباری قەرزێکی زیاتر لەوەی کە قەرزاری تۆیە و لەوانەیە موعسیرە. حتا عولەما لێرە ئەڵێن مەرج نییە موعسیریش بێ، ئەڵێ حتا موسیر بێ. بۆ نمونە کابرا مەدینێکە قەرزارێکە پارەی هەیە قەرزەکەی گرتووە نایداتەوە، ئەڵێ ئەو نە پارەی قەرزی ترم بدەرێ ئەیدەم بە شتەیەک دوایی لەو پارەی قەرزەکە دەمەوە بۆ تۆ. عولەما ئەفەرمون ئەمە پێی ئەوترێ من حيث المبدأ فسخ الدين في الدين، واتە قەرزێکی تازە قەرزێکی کۆن سەحب بکاتەوە، بەڵام قەرزە تازەکە بەو مەرجە ئەتێ کە قەرزە کۆنەکەی پێ سەحب بێتەوە. یعنی ئەمە عولەما زۆر تەئکید دەکەنەوە لەسەر حرامبوونی، حتا ئەڵێن مەرج نییە بە داوای خاوەن قەرزەکە بێ، حتا ئەگەر قەرزارەکە خۆی داوا بکە ئەڵێن حرامە. حتا ئەگەر کەسی سێم ئەم معاملەیە لەگەڵ قەرزارەکەیان بکە، بەڵام بەڕێکەوتن لەگەڵ کەسی یەکەم قەرزاری یەکەم هەر حرامە. واتە من ئەچم بە کەسێک گەڵێم من خاوەنی قەرزەکەم، ئەچم بە کەسێک گەڵێم ئەڵێم کاکە قەرزێکی بدەرێ با قەرزەکەی من بداتەوە، یا سیارەیەکی بە قیس پێ بفرۆشە با قەرزەکەی من بداتەوە. عولەما فەرمون ئەم معاملانە هەمووی حرامە. نابێ خاوەن قەرزی یەکەم هیچ جۆرە ئیجبارێک لەسەر قەرزارەکە دروستکە بەم شێوازە معاملانە قەرزی تازەی باتێ بەم بەسەوەی قەرزی کۆنی پێ سەحب بکاتەوە. ئەمە کارێکی ناشەرعیە. خاڵی دووەم یا پرسیاری دووەم، ئەگەر من قەرزم لای کەسێک بێ هێشتا کاتی دانەوەی قەرزەکە نەهاتووە، واتە من با بڵین 50 وەرەقەم لای بەڕێزەکە 5,000 دۆلارم لایەتی، هێشتا کاتی دانەوەی قەرزەکە نەهاتووە، پارەکە شتی پێ ئەکرم هەر لە خۆی. بۆ نمونە ئەڵێ کاک دکتۆر ئەو پارەی کەلامە بۆ نایەی گەنمی پێ بفرۆشم لە بری پارەکە، هێشتا پارەکە وەختی دانەوەی نەهاتووە، پارەکە لایەتی من بۆ 6 مانگ داومەتێ، ئێستا 3 مانگ تێپەڕیوە، واتە کاتی دانەوەی قەرزەکە نییە. ئێستا من حرامە هەر معاملەیەکی لەگەڵ ئەم کابرایە پێ بکەم، چونکە لەوانەیە ئەو لەژێر کاریگەری فشاری قەرزەکەیە شتێکم بە هەرزانتر پێ ئەفرۆشێ، بۆیە قەرزەکەم پێ ئەفرۆشێ. ئێمە ناتوانین معیارێکی محدد دیاریکەین، کە ناتوانین معیارێکی محدد دیاریکەین مامەڵەکردن بەم قەرزەوە حرامە هەتا کاتی دانەوەی. دوای 6 مانگەکە کە ئێستا کاتی ئەوە هاتووە قەرزەکەم بداتەوە، قەرزەکە بووە بە حال، ئێستا هاتوانم معاملی تری پێ بکەم، بەڵام پێش کاتی هاتنەوەی قەرزەکە، چونکە ئەو کاتە وەکو عەرزم کردن ئێمە ئەتوانین پارەیە کە قەرزە لای قەرزارەکە خۆی ئەتوانین معاملی لەگەڵ خۆی وتوان چەکی قەرز ئەتوانین بە خۆی بفرۆشینەوە بەکەمتر. کەواتە ئەگەر پارەی قەرزەکە هاتبووە کاتی دانەوە ئەو وەک ئەوایە ئێستا پارەکە حاضر بێ،
حاضرە بمداتەوە من ئێستا ئەم پارەی کە حاضرە بمداتەوە ئەتوانم معاملەیەکی تری پێ بکەم لەگەڵی چونکە ئێستا لە سیغی قەرز هاتە دەرەوە ئەو ئێستا پارەکە مەداتەوە حاضرە پارەکە من ئەڵێم شتێکی پێ ئەکرم هەل لە خۆی لە قەرزارەکە ئەمە کارێکی شەرعی و گرفتێکی شەرعیتیان نییە. حاڵەتێکی ترمان هەیە لە قەرزا پێی ئەو تێ مەقاسە واتە من قەرزێکم لە لای تۆیە دواتر قەدرن معاملەیەک دروست بوو تۆ قەرزێکە کەوتە لای من ئێستا من قەرزاری تۆم تۆش قەرزاری منی من و تۆ توانین مەقاسە بکەین بە قەرزەکانمان قەرزەکەی من لەوەی تۆ زیاترەیە ئەوەی تۆ لە من زیاترە بۆ نمونە هی تۆ 150 وەرەقەیە هی من 100 وەرەقەیە قەڵەی کاکە ئەو 100 وەرەقەیە بەو 100 وەرەقەیە ئەوە لێ خۆش بوون 50 وەرەقەی منەکەوێتە لای تۆ ئەمە شەرعەن دروستە ئەمە پێی ئەوتێ تەساقط الدەینەین یا پێی ئەوتێ مەقاسە لە عەمەلیاتی بانکیە واتە دروستە ئینسان قەرز لە مقابلی قەرزە هی دوو کەس بەرامبەر یەکتر بێ ئاڵوگۆڕ بە قەرزەکان بکرێ تەساقط بە قەرزەکان بکرێ بەو نیسبەیی کە لەسەر ذیمەی هەردووکیانە ئەمە کارێکی شەرعیە و ئیشکال دروست ناکا. دینەوە سەر بابەتەکانی خۆمان بەدائیلی ڕیبای قەرض واتە ئەو ڕێگە چارانی کە ئێمە ئەتوانین پارە نەدەین بە ڕیبا و بە قەرزی حەسەنەیش ئەگەر کەسێک دڵی نەهات بیدا بەدائیلی تر چییە؟ یەکێک لەو بەدائیلانی تر تەمەن تا ئێسا باسی مڕابەحەمان کردووە باسی عەقدی ئیستیسناعمان کرد لە دەرسی ڕابردووە باسی تەوەڕوقمان کرد ئەمانەمان وت شەرعین بەدائیلەکانی تر ئەمڕۆ بەدیلی شەشەم باسەکەین بەدیلی شەشەم بریتێ لە سەلەم عەقدێکی بەیع یا سیغەی تەمویل لە ڕێگەی سەلەمەوە سەلەم بریتێ لە چی بەڕێزان سەلەم بریتێ لەوەی کە کەسێک شتێک ئەکرێ لە کەسێک ئەو کڕاوە ئەو شتێککە کڕاوە وجودی نییە لای فرۆشیارەکە بەڵام شتێکی دیاری کراوە معلومە ئەو ئەیفرۆشێ و ئێستا خۆی نیەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە تەشریفی بردە مەدینە عەبدوڵای کوڕی عەباس ئەفەرمێ کان الناس یوسلیفون خەڵک سەلەفیانە کرد لە مەدینە سەلەفیانە کرد لە خورمایە سەلەفیانە کرد لە گەنما سەلەفیانە کرد لە دانەوێڵە و لە بەروبوومی کشت و کاڵیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە هاتە مەدینە ئەم معاملەیە لە سەردەمی جاهیلیەتەوە هەبووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڵی نەوەشانەوە نەهیشی لێ نەکرد بەڵام ضابطی بۆ دانا فەرمی من ئەسلف فليسلف في كيل معلوم ووزن معلوم إلى أجل معلوم فەرمی با ئەو فرۆشیاری کە ئەفرۆشتێ با شێوازێکی دیاریکراوی هەبێت لە ڕووی چەندێتیەوە لە ڕووی چۆنیەتیەوە لە ڕووی ئەو مواسەفاتی شتە فرۆشراوەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی کەسێک ئەگەر سەلەمی کرد باش شتەکە دیاریکراو بێ طبعا سەلام ئەمڕۆ بنوک زۆر ئیسفادەی لێ ئەکەن خاوەن دەسمایە و سەرمایەکان ئیسفادەی لێ ئەکەن خەڵکی تر ئیسفادەی لێ ئەکەن بۆیە لە شەرع عولەما پێی ئەڵێن بەیع المەحاویج واتە کڕین و فرۆشتنی خەڵکە ناچارەکە یا خەڵکە دەستکورت و هەژارەکە چونکە ئەوەی کە سەلەمەکە ئەکا ئەوەی کە پارەکە ئەدا پێویستی بە ڕیبحە ئەوەی کە شتەکە ئەفرۆشێ ئێستا حوزوری نییە ئەوەش دیسانەوە پێویستی بەداهاتێکە بۆ ئەوەی شتەکەی پێبێنێتە بەرهەم ئەمە زیاتر لە کاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەدینەیە کە کراوە کابرا زەویەکی کشت و کاڵی هەبووە پارەی نەبووە تۆوی بۆ بکڕێ و زەرعی بکا و بیهێنێتە بەرهەم چۆ بۆ لای کەسێکی دەوڵەمەند گوتوێتی ئەگەر پارەم بدەیتێ من زەویەکەم ئەم ساڵە کێڵم ئەگەر ئەو پارەی نەداتی ئەم نیەتی بیکێڵێ کابرای دەوڵەمەند پێویستی بە قازانجە کابرای فەقیر پێویستی بە بەرهەمێنانی زەویەکەیەتی ئەم پارەی ئەداتێ بۆ منە زەویەکەی ئەکا بە گەنم ئەڵێ من لە مەوسیمی حاصیلاتە لەو کاتی کە گەنمیەتە بەرهەم ئەڵێ من 20 تەن گەنمی ئەدەمێ بۆ پارەیە پارەکەی ئەم دەوڵەمەنە ئێستا گەنمی پێ بکڕێ حاڵی حاضر 18 تەن گەنمەکە بەڵام مەوسیمی حاصیلات کە گەنم هەرزانە بێ 20 تەنی پێ ئەکڕێ ئەم کەواتە ئێستا پارەکە ئەدا ئەم دەوڵەمەنە قازانجەکەی لە چیایە لەوەیە گەنمەکە بە هەرزانتر لە نرخی ئەمڕۆی بازارەکڕێ کابرای هەژار قازانجەکەی لەوەیە کە زەویەکەی دێنێتە بەرهەم ئەویش ئیسفادە لە زەویەکەی خۆی ئەکا ئەمە پێی وتراوە بەیعی سەلەم کاتی خۆی بەیعی سەلەم مەفهومەکەی ئەمەیە باش فەرقی بەیعی سەلەم لەگەڵ بەیعی مڕابەحەیە چییە چکە ئێمە بەیعی مڕابەحە ژوتمان کەسێک ئەڕوا بە کەسێک گەڵێ شتێکم بۆ بکڕا ینی پارەیەکی لێوەرەگرێ شتێکی پێ ئەکڕێ لەگەڵ سەلەما فەرقیان ئەوەیە مڕابەحە وعدە بە شیڕا وتمان ئەو کەسەی کە ئەمر ئەکا بە بانکەکە کە سیارەکەی بۆ بکڕێ دوای مولزم نییە بە وەرگرتنی سیارەکە و ئینەما مولزمە بە تعویضی ئەو زەرەرەی کە بانک ئەگەر لێی بکەوێ لا سەلەما وانییە سەلەم وعد نییە بە شیڕا سەلەم وعدە و عەقدە یعنی عەقدە کە من وتومە ئەو شتم لە بەرواری ئەونەی ئەو نە تەسلیمەکەی 20 تەن گەنمەکە ئەمە عەقدە من و تۆ کردومانە
من وعدم پێ نەداوی گەنمەکە وەرەگرم، من عەقدم کردووە گەنمەکە ماڵی منە، تۆش وعدێ پێ نەداوم گەنمم ئەدەیتێ، عەقدێ کردووە گەنمم ئەدەیتێ. حتى علماء ئەفەرموون وەلو ئەمە لە شەرتەکانە دوای بە تەفسیل کرد باسیەکەین، دروست نییە ئەو گەنمە ڕەبت بکرێ بە مڵکی کابرا خۆیەوە. چۆن؟ یعنی کابرا نابێ بڵێ من 20 تەن گەنمی زەویەکەی خۆمت پێ ئەدەم، چونکە ئەگەر زەویەکەی نەهاتە بەرهام ئێمە 20 تەن گەنم ماڵە لەسەری 20 تەن گەنم حتا سیفەی گەنمەکە ئەتوانین دیاری بکەین گەنمی مووسڵیە، گەنمی قەندەهاریە، چ گەنمێکە. ئەو 20 تەن گەنم لە ئەستۆیایەتی لە ئەرزەکەی خۆی لە ئەرزی دراوسەکەی لە هەولێر پێیای ئەکا لە دهۆک پێیایەکە، ئەو لە مانگی 6 مانگی 7 کە ئیتیفاقەکەمانە 20 تەن گەنم تەسلیمی ئێمە ئەکا. بۆیە ئەمە ئەو مخاطرەی تیان نییە، ئەمە عەقدە لە طبیعەتی وعد ئەڕواتە دەرەوە. باش ئایا ئەم عەقدی سەلەمە ناچێتە خانەی ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەدیثەکەی حەکیمی کوڕی حیزام کە هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم گوتی یا رسول الله يأتيني الرجل يسألني بيع ما ليس عندي. گوتی ئەی پێغەمبەری خوا خەڵکێک دیارم پیاوە بازرگان بووە، خەڵکێک دێ بۆ لای من ئێوێ شتێکم لێ بکڕێ کە من نیمە، يسألني بيع ما ليس عندي، کابرا شتێک ئەڵێ بڕۆ ئەو شتم بۆ بکڕە من نیمە، فأبيعه منه من پێ ئەفرۆشم، ثم أبتاعه من السوق کە پێی ئەفرۆشم نمکڕیوە، دوایی کە بە من فرۆشتووە ئەچم لە بازار ئەیکڕبوو ئەیفرۆشمەوە بوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی لا تبع ما ليس عندك، فەرمی شتێک کە نیتە مەیفرۆشە. حديثێکی ترمانەی عەبدوڵای کوڕی عومەر ڕیوایەتێکە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نهى عن شرطين في بيع وعن سلف وبيع وعن بيع ما ليس عندك. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم حەدیثیشە نەهی کردووە بەوەی ئینسان ئەگەر شتێک نەیبێ بفرۆشە. باشە سەلەم دەق و دەق فرۆشتنی شتێکە کە نیتە، چونکە ئەگەر هەو بێ ئەمە بەیعی حەلە. یعنی من ئێستا کابرا کە دێتە دوکانەکەم شتەکەم لێ ئەکڕێ، ئەگەر شتەکە لە دوکانەکە یا حزوری هەیە یا لە مەخزنەکەما حزوری هەیە، ئەمە ناچێتە خانی سەلەمەوە. سەلەم بەیعەکە بۆ ماوەیەک، یعنی مەبیعەکە دوای ماوەیەک تەسلیمەکرێ، ئەوە مەفهومی سەلەمە. کەواتە ئەگەر بەیعەکە ئێستا حزوری هەبێ سەلەم نییە. باشە ئەگەر کە ئێستا حزوری نییە ئایا ناچێتە خانی ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە حەکیمی کوڕی حیزامی فەرموو لا تبع ما ليس عندك، ئەی بۆ سەلەم دروستە. علماء لێرە ابن حەجەری عەسقەلانی ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ، ئیمامی خەتابی لە مەعالیم السونەنە، لەگەڵ ئیبن تەیمیە، ئەمانە هەر هەمویان ڕەئیان لەسەر ئەوەیە کە ئەم حەدیسە خاصە. چۆن؟ ئەڵێن حەکیمی کوڕی حیزام طبيعتي بيعكي راس حديثك بمطلق هاتوا بلام علين حكيمي كوري حزام طبيعتي معاملكي بوشي وازبو كأشوشتي أكري كابرا هات بي أقود خانوكي فلان كسم بو بكرا يا بي بفروش أمين جاتشو خانوكي فلان كس خوي أمنية بون من توديت لاي من علي كاك دكتور خانوي دراوسي كتان بي بفروش مني ما خانوكا علين باش بتشن لي مكري حكيمي كوري حزام معاملكي آوابو واتا حەکیمی کوڕی حیزام معاملەی لەسەر مەوسوفێکی معەیەن ئەکرد، شتەکە دیاری کراو بوو. ئەگەر کابرا خانوەکەی نەفرۆشت وتی نایفرۆشم، قمار دەرچوو معاملەکە. ئەگەر کابرا سیارەکەی نەفرۆشت قمار دەرچوو. بەس ئەگەر تۆ پێی بڵێی کاکە شتێکم پێ بفرۆشە کە شتەکە ئیلا دەستکەوێ، یعنی مەجالی مخاطەرەی تیانە لەو زەمەنەیە. بۆیە عولەما فەرمونێکێک لە مەرجەکانی سەلەم ئەوەیە ئەبێ موسلەم فیهی، واتە ئەو شتەی کە فرۆشراوە لەو زەمەنەی کە ڕێکەوتون لەسەری نابێ نادیرە الوجود بێ، یعنی نابێ دەگمەن بێ، ئەبێ شتەکە وجودێکی کولی هەبێ، لای ئەمنا لای ئەو لە بازاڕە دەسەکەوێ. کەواتە تۆ دروستە شتێکی پێ بفرۆشی ئەگەر شتەکە دەگمەن نەبێ و دانسقە نەبێ و شتەکە مڵکی کەسێکی دیاریکراو نەبێ. نا وئینەما من شتێکی پێ ئەفرۆشم کە لای ئەم دەست ناکەوێ لای کەسێککە دەستمەکەوێ، ئەمە پێی ئەوتی بەیع موصوف في الذمة. کەواتە عولەما ئەفەرمون ئەم حەدیثەی عەبدوڵای کوڕی عومەر و حەدیثەکەی حەکیمی کوڕی حیزام بەیعی سەلەم ناگرێتەوە. ئیبن القەیم ئەفەرمێ بەیعی معدوم، بيعي معدوم واتا إنسان شتيك أفروشي وجودي نية. أفرمي سي حالتي هي أفرمي معدوم يكمان هي موصوف في الذمة، معدوم يكمان هي وكو بيعي سلام كابرا دياري كراوة إما أزانين شون طبيعتك جنمكا يا سياركا يا اشتكا صفي حموي ما زانيوة. ابن القيم أفرمي أم معدومة اتفاقا فروشتني جائزة، اتفاقا فروشتني شتي كإنسان نيتي بلام وصفكاني دياري كراوة ئەزانین چییە؟ بۆ نمونە کابرا داوای سپلێتێک لەم نەکا، مارکەی سپلێتەکەم پێ بڵێ
ومواصفاتی سپلێتەکەم پێ بڵێ وەزنەکەیم پێ بڵێ حەجمەکەیم پێ بڵێ من نیمە بەس پێی ئەفرۆشم ئێستا بۆ من ئەزانم ئەم سپلێتە دڵنیام یا لای وەکیلە ئەسڵەکەی یا لای خەڵک لە بازارە سپلێتەکەم دەسەکەوێ یەک مشکلەی نییە بەس من ناتوانم بڵێم سپلێتەکەی ماڵی فلان کەسێ پێ ئەفرۆشم ئەو مخاطرەکەیە کەواتە معدومێکی موصوف في الذمة ابن قيم فەرمێ اتفاقا جائزة یا ئەفەرمێ جاری وا هەیە معدومەکە تابع بۆ جزئێکی موجود يعني ئێمە شتەیەکە فرۆشین ئێستا وجودی نییە بەڵام جزئێکی موجودە چۆن باخێکمان هەیە ئەم باخە هەمووی یەک ڕەگەز داری مێوی تایە ڕەزی مێوە بەشێک لە داری مێوەکان پێگەیشتونترێ ئێمە دروستە ئێستا کابرا بێنین ئەم ترێی پیشان بین بڵین ئەم باخە ترێکەی ئاوایە ئەتەوێ ترێی ئەم باخە سەلەمی لەسەرکەین کە ئەو ترێکەی بینیوە مووسوف بووە بینیوێتی بەس خۆ هەمووی پێ نەگەیشتووە ئێماڵین دەتەن ترێی ئەم باخە ماڵێ بێ ئێمە باخەکەمانە زین زۆر دێنێتە بەر دەتەن ترێی ئەم باخە ماڵێ بێ بە چەند وەریەکدی لە کاتێکا باخەکە ئێستا 10 کیلۆ تری پێوەیە بەس هەموو ڕەزەکە ئەو جۆرە ترەیە ئەگرێ و يعني معلومە بەلای ئێمەوە ئەمە شەرعەن جائزە ئەمە بەیعی معدومێکە کە جزئێکی موجودە ابن قەیمە فەرمێ ئەفەرمی ئەوەی کە اتفاقا دروست نییە بفرۆشرێ ئەوەیە معدومێکی غێر مووسوفە شتێک ئێستا وجودی نییە و وەصفیشی زەحمەتە ئەفەرمی ئەمە اتفاقا دروست نییە ئینسان معاملەی پێوە بکە چونکە ئێمە نازانین ئەم شتە ئەستن کە پێ ئەگا چۆن پێ ئەگا و طبیعەتی چۆنە لەبەرەوە ئەفەرمێ حەدیثەکەی حەکیمی کوڕی حیزام علاقی بە بەیعی سەلەمەوە نییە وئینەما پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەهی لەوە کردووە ئینسان بچێتە ژێرباری فرۆشتنی شتێک کە ئەو شتە هی مڵکی کەسێکی ترە لە مەترسی ئەوە داین ئەیفرۆشێ یان نایفرۆشێ یا ئەم شتە دانسقە و دەگمەنە مڵکی یەک کەسە ئایا ئەو کەسە ئامادەیە دەستبەرداری ئەو شتە بێ أفرمي بيغمري إخوان نهي لما كردو كواتا نهي الإنسان عن بيع ما ليس عنده لا يعمل به على عمومه عامنية وإنما أو حالة خاصة موصوفة في الذمة باش دين صار شروطي بيع سلم موتمان بيع سلم بريتية واتا فروشتني سلم بريتية لفروشتني اشتيك كإستا وجودي نية بو كاتيكي دياري كراو كلو كاتيا كابراي فروشيار التزام ئەکا لەگەڵ کابرای کڕیار ئەو شتەی تەسلیمەکە لە وادی خۆیە سەلەم بریتێ لەم معاملەیە خاڵی یەکەم پێویستە ئەو شتەی کە فرۆشراوە منضەبط بێ یعنی چی یعنی ئێمە بتوانین کێشانە و پێوانەی دیاری بکەین بە کابرا بڵێن کاکە ئەو شتەی ئێمە پێدەفرۆشین ئیتر هەرچیەکە گرنگ ئەوەیە شتێکی معروف الصیفە بێ سیارەمان پێفرۆشتۆ بە سەلەم ئێمە پێڵین مانگێکی تر دەسەیارە و تەسلیمەکەین بەم مواصفاتە ئێمە لە سین یا لە یابان ئیستیرادیەکەین دەسەیارە و تەسلیمەکەین بەم مواصفاتە ئێستا پارەکەی وەرەگرین لە کابرا ئەمە عەقدە و ئێمە دوای مانگێکی تر ئەو سیارانی بۆ مواصفاتی کە خۆی داوای کردووە تەسلیمەکەین خاڵێکی تر پێویستەکە ئەو شتەی کە ئەفرۆشرێ هەردوو بەدەلەکە یەک جنس نەبن دروست نییە تۆ پارەی بیتێ پارە و تەسلیم کا دوایی دینار بە دۆلار دینار بە ئاڵتون گەنم بە جۆ بۆ چونکە ئەمانە لە جنسا متحیدن ئەبن بە ڕیبا یەکسەر چکە ئێمە لەم جنسانەیە ئەگەر شتەکان جنسیان وەکو یەک بێ مبادلە ئاڵ و گۆڕی پێ بکرێ ئەبێ هەردوو بەدەلەکە حاضر بن ئێستا گۆڕینەوەی دینار بە دۆلار ئەبێ هەردووکیان لە مەجلیسەکەی حضوریان هەبێ سەلەم لە دینار و دۆلارە ناکرێ سەلەم لە ئاڵتون و دینارە ناکرێ سەلەم لە شتێکە ئەکرێ جنسیان جیاواز بێ سەلەم لە دینار لەگەڵ گەنما ئەکرێ لە ئاڵتون لەگەڵ جۆیا ئەکرێ سەلەم لە زی و لەگەڵ مەسەلەن شتێک سیارەیە ئەکرێ ئەمانە کە جنسیان جیاواز بوو ئەکرێ سەلەمی تیا بکرێ بەڵام ئەگەر جنسیان متحید بێ ناکرێت سەلەمی تیا بکرێ خاڵێکی تر ئەبێ کاتی تەسلیمکردنی موسلەم فیهی واتە کاتی تەسلیمکردنی شتومەکەکە دیاری کراو بێ تۆ کە سیارەکەت لە من کڕیوە کە گەنمەکەت لە من کڕیوە کە هەرچیەکەت لە من کڕیوە بە سەلەم ئەبێ ئێمە ڕێ بکەوین کەی تەسلیمت بکرێ ئەگەر ئەجەلەکەی دیاری نەکرێ سەلەمەکە حرامە چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نصا فەرمی فليسلف في كيل معلوم ووزن معلوم إلى أجل معلوم کەواتە بێ ئەجەل تەسلیمکردن وادەی تەسلیمکردنەکە دیاری بێ خاڵێکی کەوکو عەرزم کردن ئەبێ سەلەمەکە لە ذیممەیە بکرێ نەک لە عینە یعنی چی لە ذیممەیە یعنی من بەرپرسیارم لە ئامادەکردنی ئەم کاڵایە بۆ کڕیارەکە لە وادی خۆیە بەڵام کاڵایەکی دیاری کراو نا
کە هی مڵکی کەسێکە یا ئەو شتێکی دانسقە و دەگمەنە ئەوەم عرزکردن. خاڵێکی تر ئەو شتێک کە سەلەمی تیا ئەکرێ ئەبێ عامل وجود بێ، واتە دڵنیا بین لەوەی لەو بەرواری کەوتومانە جێبەجێ ئەەکەین ئەیهێنین لەو بەروارە دڵنیا بین کە ئەو شتە وجودی هەیە. لەبەرەوە سەلەم دروست نییە لە شتەیەکا بکرێ ئەگەر ئینسانەکە دڵنیا نەبێت لەوەی کاتوانێت ئیلتیزام کایە ئیلتیزام ناکە. خاڵێکی تر پێویستەکات دەسمایەکە یەکسەر تەسلیم بکرێ، ئەمە خاڵێکی ضرورە. یعنی ناکرێت تۆ پێی بڵێ 6 مانگیکە گەنمەکەم بەرێ منیش پارەکەت ئەدەمێ. ئەمە عولەما ئەفەرمون بەیع الکالی بالکالی، ئەمە قەرز بە قەرزە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نهی کردووە، ئەفەرمێ نهى عن بيع الكالي بالكالي. حتى حديثك ضعيفة بلام علماء عليه العمل باتفاق الأمة. لأن حديثك ضعيفة بس إيشي بيأكله باتفاق إجماعا إيشي بيأكله عشان حديثك ضعيفة كم معنى حديثك صحيحة لقل أحكام وقواعدي اقتصادية تلك أقريته ولا برو علماء إيشان بيكردوها وهي علماء أفرمون أو باري كشتكي بيأكره أبي لما ديسكيات تسليم بكري مالك كان أفرمون أقري يقروش دو روش دوا بكوي قيناك بلام لو زياتر واردني قد دوا بكوي كواتا بي أو باري كتو أيدي بكابرا أشتكى ديني بود أبي باركي تسليم بكري دز بجي خالي تر نابي السلام غرامي مالي تابع وكو بيعكاني تر استصناع وتمان أكري غرامي أو كسبكي كشتكت بود دروس أكا أجر تأخيري كان لسلامة جائز نية غرامي كسكا بكري أجر جنمك تأخير بو لماني حوتاني تواني تسليم مانكا جائز نية غرامي كي يبغى يقول لحوتا تسليم من يكري من هنا لبارك كما عقدي سلامة قرض كقرض بغرامات قرض جائز نية باش كواتا وكو عرضم كردن اما يكيش كي لو بدا الى اسلامياني كبنوك اتوانن بيكن كاتي كسيك دي بو بانك داواي قرضي كا بانك اگر امادني قرضي بداته اتواني بانك معاملي سلامي لقلابكا شتيكي لي بكره او شت دواي ماويه كابرات تسليمي بانكيكا يا بعكسوا بانك اتواني ام درجاي بو خلق كاتوا كاتيك خلقي كومبانيا خاوند اسماي كان دين داوا يشتيق لبانك كان بانك اتواني بعقدي سلم معامليان لقلابكا ودواتر شتكل لكاتي خويا تسليميان بكا كما لواني وردكاري تري حبيب بلام تصورك كما قلبشينا وردكاري كاني تر اروزكاني زياتر ابي وقابليتي تيجيشني كم تر ابي توا يكي لو صيغه تمويلاني كهمانا مشاركه شركاتي من لەگەڵ بەڕێزت ئەبین بە شەریک تۆ بەشێک دەسمایەت پێ منیش بەشێک دەسمایم پێ ئێمە ئەبین بە شەریک لەو ئیشەی کە ئەمانەیە بیکەین بەیەکەوە لەگەڵ مضاربە فەرقی چی عەقدی مشارەکە وتمان مضاربە ئەو کەسەی کە ئیشەکە ئەکا پارەی نییە بەڵام مشارەکە من پارەم هەیە ئەویش پارەی هەیە ئێمە ئەمانەیە بەیەکەوە ئیشێ بکەین بەڵام جاری وا هەیە پارەی ئەو بەتەنیا دەرەقەتی مەشروعەکە نایە بۆیە دێ مفاتحەی ئێمە ئەکا وەکو بانک يا وكو دولمن يا وكو كومبانيا قال لك من بتمام معمل يقدانم ام معمله جدواي اقتصادي اميه معمله اما برهمه هنا ولا باب شريكي بيكين لو اني او يجلس سردي دسماي بروجكي هبه اما انه لسردي دسماي بروجك ادين والرئه كوين بوين نسبي ارباح لبين مانا ريجي قازانج لبين مانا شنبه اتوانين ريب كوين بوي كنسبي ارباح بين نسبي راس مال كمان به من نو بشي پارە کەم داوە لە دەبەش ئەو یەک بەشی داوە کەواتە لە قازانج و زەرەریشە من نۆ بەشی قازانجەکەیم بەرئەکەوێ و نۆ بەشی زەرەرەکەیشیم بەرئەکەوێ ئەویش یەک بەشی قازانجەکەی بەرەکەوێ یەک بەشی زەرەرەکەی بەرەکەوێ ئەمە جیاوازیەکەیەتی لەگەڵ مضاربە ئێمە وتمان لە مضاربەیە ئەو کەسەی کە پارەی نییە بیهێنێ ئەگەر زەرەر هەبێ زەرەرەکە تەنها لە دەسمایی خاوەن دەسمایەکە ئەکەوێ ئەو تەنها ئیشەکەی ماندووبوونەکەی خۆی زەرەرەکە بەڵام لە مشارەکەی ئەوانە ئێمە هەردووکمان بەو نیسبەی کە ڕێکەوتوین لەسەری لە ئیشەکەیەوە لە پارەکەیشمانە زەرەرەکەین بۆیە ئەکرێ نیسبەی ئەو ئەرباحانەی کە ئیتیفاقەکرێ لەسەری ئەو قازانجەی کە ڕێئەکەون لەسەری ئەکرێ ڕێژەکەی باڵانسێکی دیاریکراوی نەبێ بەپی ڕێکەوتنی هەردووکیان یا لەوانەیە ئەم بڵێکا کە دەی باشە خۆ من ڕاستە ڕێژەی دەسمایەکەم لە سا بۆن من لە دایایەکە ئەڵێ بەس من سەلیقەم زیاتر بە ئیشەکە ئەشکێ من ماندوو ئەبم لە ئیشەکە تۆ بەس پارەکەم بەدەرێ و ئیتر تۆ حەقی ئیشی نەبێ لەبەری تۆ پارەکە زۆرترە بەڵام با نیسبەکەی من لە سا چوار بێ قبوڵە هیچ ئیشکالێکی تیان نییە ئەو کاتە لەبەرەوەی ئەو زیاتر ماندوو ئەبێ خیبرەی زیاترە نیسبەی ڕیبحەکەی ئەکرێ زیاتر بێ سێ جۆر مشارەکەمان هەیە ئێمە ئەگەر ببین بە شەریک سێ جۆرمانەیە مشارەکەیەکمانەیە پێوتی مشارەکەی ثابت واتە مشارەکەیەکی جێگیر هەتا ئەم پرۆژەی بەردەوام بێ من و تۆ شەریکین مشارەکەیەکمان هەیە بيئوتي المشاركة المتناقصة المنتهية بالتمليك شركاتي كي ترمان هي
بەردەوام نابێ شەریکایەتێکە دوای ماوەیەکی تر ئەبێ بە موڵکی یەکێکمان چۆن ئەم پرۆژەی کە ئەیکەین بەیەکەوە هەر پرۆژەیەکە ئەیکەین بە پشک ئەڵێن پرۆژەکە 1000 پشکە من وا ڕێەکەوم لەگەڵ جەنابەت با بڵێن من بانکم پرۆژەکەکەین بە 1000 پشک ئەم 1000 پشکە ئێمە ڕێکەوتوین لەسەر ئەوەی نیسبەی ئەرباحمان چۆن بێ هەر پشکێک نیسبەیەک لە ڕیبحی بۆ دائەنێ هەر پشکێکی شەریکەکە کۆمپانیاکە پرۆژەکە نیسبەیەک لە ڕیبحی بۆ دائەنێ وا ڕێەکەوین لەگەڵ یەک ئەڵێین من وا بە تۆ ئەڵێم چەند پشکت هەبوو ئەو نە ئەرباحت بەرەکەوێ و ئەو نەش زەرەرت بەرەکەوێ و تۆ بەردەوامیش ئەتوانی پشکەکان بکڕیتەوە یعنی ئێستا پشکەکان وا ئیفتیرازەکەین 900 پشکی کۆمپانیاکە هی منە 100 پشکی هی تۆیە تۆ مانگی داهاتوو 10 پشکی کە ئەکریتەوە بە قازانجەکەی کە کردومانە ئێستا بوو بە چەند پشکەکانی تۆ زیادی کرد مانگی داهاتووتر 10 پشکی کە ئەکریتەوە هەتا پشکەکانی تۆ زیادکە وردە دەسمایەی من ڕیبحی من لە مۆزوعەکە تاوای لێ من لە مۆزوعەکە ئێمە دەرەوە کولن ئەمە پێوتێ المشاركة المتناقصة المنتهية بالتمليك واتە شەریکایەتیەک لە بەردەوام ڕێژەی من لە شەریکایەتەکە دێتە خوارەوە ڕێژەی تۆ بەرزە بێتەوە تاوای لێە ئەبێ پرۆژەکە بێت بە موڵکی خاصی تۆ ئەمە یەکێکە لەو شێوازانەی کە ئەکرێ ئێمە شەریک بین لە پرۆژەیەکە کە پێی ئەوتێ متناقصة المنتهية بالتمليك شێوازی ترمان زۆرە بۆ ئەم شێوازە ئەکرێ بە ئیجار مەسەلەن لە ئێمە لە ئیجارەیە الئیجار المتناقصة المنتهية بالتمليك ئەوە شێوازێکی تر دوای دێمە سەری ئەمەشیان دیسانە عولەما ئەتوانێ ئەفەرمون ئەتوانێ بکرێ بەڵام کۆمەڵێک مەرجان هەیە بۆ ئەم حاڵەتەش یەکێک لەوانە ئەڵێن ئەبێت دەسمایەکان کە هەیە لە پرۆژەکەیە دەسمایەکان پارە بن و ڕێژەی پارە و ڕیبح و خەسارەتی هەمومان دیاریکراو بێ ڕیبحی معەیەن وەکو عەرزم کردن دەرسی ڕابردووش دروست نییە بەوەی کە ئێمە ڕیبحێکی معەیەن بۆ کەسێک دیاری بکەین ئەو بڵێ وەڵام من مانگی ئەوەنە هەڵەگرم لە پارەکە ئیتر زەرەر و قازانج من حەقم پێوەی نییە دوای ئەوە قازانجا زەرەر بەشەکرێ وتوان ئەمە شەرعی نییە لە هیچ جۆرە مشارەکەیەکە بکرێ کەواتە ئەمە صفاتی ئەو مشارەکەیە کە ئێمە ئەتوانین بکرێ جزئێک لە مشارەکە هەیە کاتی خۆی عولەما قسەیان لەسەر بەیع کردووە پێی وتراوە بەیع الوەفاء بەیع الوەفاء لەگەڵ ئەم ئیشا یەک ناکاتەوە بەیع الوەفاء صفەی چی بووە کابرایەک هاتۆ بۆ لای من قەرزی وەرگرتووە وتێتی کاک دکتۆر دەفتەرێکم بە قەرز بدەرێ منیش وتومە دەفتەرێکت بە قەرز نادەمێ من دەفتەرێکت ئەدەمێ سیارەکەتم پێ بفرۆشە یا خانۆکەتم پێ بفرۆشە کابرا وتێتی بەسەر چاو ڕاستە خانۆکەی ئەو تەبعەن بە دەفتەرێک نافرۆشتێ بەڵام ئەو پێویستی ئێستا بە دەفتەرێکە خانۆکە توانێت بچێتە کرێکیەوە مانگی بە 300,000 پێویستی بە سیولەیە پێویستی بە پارەیە من و ئەو چۆن ڕێکەوتوین من خانۆکەم بە دەفتەرێک لێ وەرگرتووە بەڵام پێیشم وتووە هەر کاتێک دەفتەرەکە تێنایەوە خانۆکە دەدەمەوە عولەما بەمەیان وتۆ بەیع الوەفاء ئەمە حیلەیە بۆ ڕیبا نابێ بنووک لە مشارەکەیە ئەم جۆرە تەحاویلە بەکاربێنن یعنی نابێت تۆ کاتێک کە لەگەڵ کەسێکە عبی بە شەریک وا ڕێکەوی لەگەڵی بڵێ من ئەم پارەیەت ئەدەمێ تۆ مانگی ئەوەنە پارەم ئەدەیتێ هەتا قەرزەکەم بۆ ئەگەڕیتەوە کە قەرزەکەت گێڕایۆ پرۆژەکە بۆ خۆت شتیوا حرامە چکە لەوانەیە پرۆژەکە قەرزار مەسەلەن قەرزار بێ قازانج نەکا لەوانەیە ئیفلاس کا پرۆژەکە ئەو کاتە تۆ پارەت بە ڕیباداوە ئەوە تەحایولیشە بۆ ڕیبا کەواتە نابێ ئەو خاڵی تێ بکەوێ خاڵێکی کەمان هەیە مناقەسەیەکمان هەیە تەمیلی مشتەرەکی هەیە تەمیلی مشترک چۆن ئێمە هەردووکمان ئەچینە معاملەکەوە و هەردووکمان تەمیلی پرۆژەکە ئەەکەین بەڵام ڕێ ئەەکەوین لەسەر ئەوەی کە ئەمەی کە شەریکی منە لە پرۆژەکەیە ئێمە کە قازانجدا بەشەکەین پرۆژەکە ئەقبڵێنین کە بووین بە شەریک پرۆژەکەمان قبڵانوە نەمان کردووە بە ئەسهوم بەڵام پرۆژەکەمان قبڵانوە با بڵین بە $10 ئەو ئەتوانێت لە قازانجی خۆی بەردەوام ئەو دەفتەرە بۆ من پڕکاتەوە ئەو دەفتەرە بۆ من پڕکاتەوە لە جاتەوەی پشک بێ ئێستانە ئێستا بە حیسەیەکی مشاعمان هەیە تا ئەو کاتی ئەو دەفتەرەکە پڕکاتەوە بەڵام لێرە من خاوەنی ڕیبحێکی محدد نیم و ئینەما زەرەر و قازانجی پرۆژەکە تا ئەو کاتی پرۆژەکە تەصفیە ئەبێ من شەریکم تایە ئەمە یەکیشکەیە لەو جۆرە معاملانی کە پێی ئەوتێ المشاركة المتناقصة المنتهية بالتمليك أمانش ديسان وكو عرضم كردن تطبيقاتي زورة مشاركة يكمان هي بي أو تي مشاركي متغير أما بانك تمويلي مشروعك بردوام باربو مشروعك صرفك وشريك بي لقل مشروعك أو كسيك مشروعك أو جزء يقل باري هي بانك تمويلي أكا دوات أو باركي بانك أجيريتو تا أو كاتا شريك بن أما بي أو تي متغير كواتا
انواع اشكال مشاركات وان هي جرينجوي بانك اتواني هر صيغه لم صيغانه عقلي بيجري يا توكو خاوند دسمايا كسي كدي على من امي بروجي بكم علي ور باش شريك بين البروجي كيا شلون شريك بين بو شوازي كخود اتي بلام جرينج او حيليت يعني ببوريبا باركيتو مضمون نبي باركيتو البروجي كيا معرض ببوشي بو قازانج وبو الزرر وتو ريجي كي دياري كراوي قازانج نبي لا وانما اما مخاطره بوي بيغمر يقال حديثك يا عبد الله يكري عمر فرمي نهى عن ربح ما لم يضمن او يضمن يعني بيغمر يقال نهي كرد ولا ورقتني قازانجي شتيك كتو ضامني بس قازانج ورقري اگر ضامني خسارش بي قازانجش ورقري او كاريكي معقوله شرعيه خليكي ترمان هي تمويل بكري بلام تمويلك وكو عرض كردن بكريداني شي تابع يعني ايه مشتيك بكسك لاساسه بكريبي ادين بروجيك مان هي بكريبي ادين بلام وايلي دي ورده او لكريكيا بروجيك ابي بهي خوي شريك نين بروجيك كامل هي من داوم بو بكري بلام وريكوتين كاو بردوام لو كريي كايداته وبمن ابي بخاوني بروجيكش علماء فرمون امر دي سالمه الشرعيه بلام امر بيويستي بدو عقدي جوازه واتا عقدك اكين سنتا بو دروس كردني بروجيك او عقدي ايجاريه اما من بروجيك معملك بكري داوم بو بكري او يشبه لمعملك يا اكا بلام واش ريكوتين كاو بردوام او كرياني كايداته و دواتر بعقدك طازه بعقدك طازه ريكوين او كرياني كاو ايداته ابن بجزء لراس مال وابن بشك لبيداني نرخي كارجك ابن ببشر لبيداني نرخي كارجك وكارجك لاخيرك او بكريت يا ابو قبل بكي او بلام علماء فرمون ليرا بيستك ومالك ضوابط هي دروس به ضوابط كان بريتين لويك انسانك كاتك مشتاق ري يكب لضوابط جرينجكاني على ابي دو عقدي جواز هبه يكم عقدي ايجارك هسه ام عقدك كردومانه بكري كردومانه تو بكريت ياي اما عقدي ايجارك دوي اما عقدي كيتر اكين بم لم عقديا اما اي خملين بروجك ببارا وتو او بوجما باراني كايديتو ومانغانا بمن ابي ببشك لدسماي بروجك ابي ببروجك لما وي دصال لما وي 15 ساله تو ابي بخاوني بلام اما دوي او كمان بكري جاري ريكوتوين تو كريكم اديتي دوي او بعقدي كي تازه قبلانو مانا بروجك بمبلغك بارا تو لبرو ما انا كري ادي بمن ودسماي بروجكش اجريتو بقصه جواز اما علماء فرمون كاريكي شرعيه بلام مبرجي بدو عقد بكري بو نمونه باوردي كينو بوي واقعي تربيه سياريك من سياريك مكريوه بو جنابت سيارك في متوي ماني 300,000 دينار بكري سيارك بغير روجي بدا 1000 دينار سيارك بكري اجيري اما ويك تو سيارك اجيري بلا سعر استهلاكي مصاريف استهلاكي بنزين رون طايه مثلا امانك استهلاكي اگر ام سياريه ورقره لملكي كامان ورقره تو كبكري سيارك بدا سوايا يا سيارك ملكي منها ملكي كامان سيارك ملكي منها مفروضه كورقره سيارك اگر من اثبات مكرتو بتقصير بتعمد سيارك الورقراوه او كاتتو غرامه اكري بلام سيارك ملكي تو نيه تاتو باري زرري سيارك بديتو دعم بك ام سياريه من خاوني سيارك تو كري شي بوي او خانوي كبدا بكري داومو بتولا لا ايجاري متناقض منتهي بالتمليك ام خانوي كداومو بتو تو خانوك كري شي تيا سبين خانوك هر زرري كي ليب خانوك هي منا تو كري شي بوي تيا تو كري شي بوي تيا وحتى اگر ريكش كوت بيتين كبين فروش في جزءا يسا شن خانوك تقريبته شن بشك داوتوا اگر زرري بك خانوك تو تنها او بشكاني زرر تحمل اكي كبرد اكوي او بشكاني تر تحمل ناكي كبرد ناكي او كلا ملكي من ابوه لبرو علماء فرمون ابي ام جوازيانا ام حالتانا فرق بكري عندك فتوى هي بون من فتواك اللي جني دائمي علماء السعودي هي كقسيان لسر الام جور ايجارانا هي والله مكو عرض مكردن ليتان تيغنا شي اوي اوان ايلين تنها او حالته اجريته واجر هاتو ليك عقدار ريب بكوين لسر اجاره وريب كوين لسر بيعيش يعني هردو معاملك ليك عقدابه علماء رجيان بمن داوا بيان واي اما حرام والله اواني كمن عرض مكردن بدو عقدي جواز بكري عقدي كم عقدي ايجاره كيا عقدي دوم
یا ئەوەتە قبڵاندنی شتەکەیە یا ئەوەتە حتا ئەتوانین بیکەین بە هیبە یعنی من پێی ئەڵێم کاکە دوای ئەوەی ئەگەر تۆ ئەوەنە دایەوە بە من لە ماوەی 5 ساڵە بۆ خۆت پێی نافرۆشم ئەڵێم بۆ خۆت ئەمەش دیسانەوە ئاساییە بەڵام بەم زەوابیطانە تا ئەو مودەی ئەچێتە سەر مڵکی ئەو بەپێی پشکەکان لە ڕئسمالەکە هی منە ومن تحملی زەرەری ئەەکەم ومن تحملی تەبیعاتی ئەو عەقدە ئەەکەم ئەمەش دیسانەوەی کێچکەیە لەو شێوازانی کە بنووک ئەتوانن ئیتیباعی بکەن بۆیە برایان وەکو عەرزم کردن جارەکەی تریش ئێمە هاوڕانین لەسەر ئەوەی کە ئێمە بڵێین هەموو دەرگاکانی معاملەی حەڵال لەسەر خەڵک دابخرێنە من ئەم نەمادیجانم بۆیە عرضکردن وردەکاریەکانی ئەم نەمادیجانە قسە زۆر هەڵەگرێ بەڵام گرنگ ئەوەیە ئێمە بزانین بنووک خاوەن دەسمایەکان کۆمپانیەکان زۆر دەستکراون ئەتوانن ئەنواعی معاملە بکەن و شەرع ڕێگەیان لێ ناگرێ بەڵام بە مەرجێک شەرع ڕێ لە معاملەیەک ئەگرێ ئەگەر معاملەکە خەلەلی تیابێ خەلەلەکە زوڵمی تیابێ لە کەسێک معاملەکە ئیستیغلالی حاجەی فەقیرەکانی تیابێ وەکو لەو حاڵەتانی کە لێ ڕیبایە ئەکرێ معاملەکە جەهالەت و نەزانراوی تیابێ شەرع ڕێ لەمانە ئەگرێ ئەگەر هەر معاملەیەکی تر ئەگەر سەروبەری معاملەکە دیاری کراو بێ و کابرای خاوەن دەسمایە و ئەوەی تریش کە بێ دەسمایە و خاوەنکارە ئەگەر ئەم دوانە هەردووکیان هاوبەش بن لە ڕێژەی قازانج لە ڕێژەی زەرر اینجا ڕێژەی قازانج و زەرەرەکە مەژنێتە نەها لە مادە بکەوێ قازانجی مادی بۆ هەردووکمانە زەرەرەکەی تۆ مادیە کە خاوەن دەسمایی لە مزارەبەیە زەرەرەکەی من جوهدێکی بەشەریە ئەگەر من مزاری بووم لە معاملەکەیە یا زەرەری هەردووکمان و قازانجی هەردووکمان مادیە ئەگەر هات و منوت و شەریک بووین لە معاملەکەیە ئەمانە هەر هەمووی مەجالێکی زۆر بەرفراوانی تایە و ئەو بەڕێزانی کە دەسمایان هەیە ئەتوانن پرسیارکەن لەم بابەتانە لە مامۆستا ئاینە بەڕێزەکانی خۆمان ئەتوانن بەرچاوڕوونیان پێ بدەنێت کە ئەم معاملانە بکەن تا ئێرە من پێم وایە گەشتینە کۆتایی ئەو بابەتانی کە بە گرنگم زانی کە عەرزی جەنابتانی بکەم لە مۆزوعی ڕیبای قەرضە و شێوازەکانی ڕیبای قەرض و ئەو معاملاتانی کە حرامن لە ڕیبای قەرضە و چۆنێتی تەعاملکردن لە دانەوە و وەرگرتنی قەرضە و دوای ئەمە ئینشاءالله ئەگەر خوای گەورە تەمەن باوکو عەرزم کردن ئەچینە سەر مەسەلەی ڕیبای بەیع کە ڕیبای بەیع جوزئی دووەمە لە جۆرەکانی ڕیبا کە عولەما باسیەکەن ئەم دە محاضەرەی ئێمە لەسەر ڕیبای قەرض تەوەری یەکەمی معاملەکەیە ئەمەی دواتر دێ ئەبێ بە تەوەری دووەم ئەگەر بەڕێزێک پرسیارێک ئیستیفسارێک شتێکی هەبێ پێم وایە کاتەکەمان کۆتایی هات لە خزمەتانە قەرزەوانێ ئەمە لە بازار کەشت ئەفرۆشین بە دۆلاری فرۆشین بەڵێ کابرای کە ڕیالە کاک بۆم کە بە دینار دوایش بەدێنێتەوانێ جائیزیان جائیز نێوایە ئەو کاتی کە بەڕێزت ئەیفرۆشی ئەو کاتە بە دۆلار پێی ئەفرۆشی یا بە دینار بە دۆلار ئەگەن بەس بسحی ڕۆژۆی شکێنی و پارەکەم نایەتێ دوای مدێت پارەک دەهاتێ نابێت سازگان حل تەنها ئەوەنەیە ئەو کاتی کە لێت ئەکڕێ یا ئەبێ ئەو کاتە یەکسەر بە دینار پێی بفرۆشی یعنی تۆ وەک بۆ ئەوی ئەشکێنیتەوە بە دینار بۆ خۆتی بشکێنەرەوە بە دینار بزانە کاڵاکەت کە ئێستا ئیفرۆشی بۆ بە دۆلار ئێستا یەکسەر بیکە بە دینار بۆ ئەوەی معاملەکە لەگەڵ ئەو بە دینار بکەیت بۆ نمونە ئەم پارچە جلا یا ئەم دەرزەنە جلا چەند کەوتۆ لەسەر بەڕێزت با بڵین $10 گەڵا بە چەندێکە ئێستا $10 تۆ ئەیدەی بە کابرا بە 12500 دینار مەڵێ من بە دۆلار یامیتەتێ بڵێ ئەمە بە 12500 دینار و 12500 دینارم بۆ دێنیتەوە بەڵام بڵێ من بە $10 پێتی ئەفرۆشم و ئێستا بۆی بشکێنیتەوە بۆی کەی بە دینار ئەمە بوو بە سەرف کە بوو بە سەرف ئەبێ کابرا یەکسەر دینارەکەت باتە چکە حەدیثەکەی عەبدوڵای کوڕی عومەر کە باسمان کرد پان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی فەرموو لا بأس أن تأخذها بسعر يومها ما لم تتفرقا بينكما شيء كواتا كأبوي صرفكي وەکو گۆڕینەوەی دۆلارەکە وایە ئێستا ئەبێ دینارەکە یەکسەر باتە یا نابێ بۆی سەرفکەی تا ئەو ڕۆژەی ئەیهێنێتەوە با بە دینار لای بێ بڵێ کەی دینارەکە بەس ناش بە ئیتیفاقی بێ یعنی بڵێ من بە دۆلار پێ دەفرۆشم بە دینار لێ دووەرەگرمەوە نە ئەڵێ بە دۆلار ماڵتە ئەگەر کاتی خۆی هاتیتەوە ئەوە دۆلارت لایە چکە ناتوان ئێمە ئیلزامی کەین ئەگەر هاتیتەوە قسەیەکی لێ ئەەکەین قسەیەکی لێ من وعدت نادەمێ بە دینار لێ دووەرگرم دوایی کە هێنایەوە بشکم دینار مەسەلەن زۆر بەرز بوو بێتەوە لە زەریری تۆ بێ یا زۆر شکابێ لە زەریری ئەو بێ دۆلارەکە عفو ئەو کاتە یەشێکتان زەرە دەکەن ئیلزامی تیانی ئەمە ئەو ڕۆژەی کە هێنایەوە ئەو ڕۆژە بڕیارە دەین لێی وەرەگرین یا لێی وەرناگرین ئەو بڕیارەدا ئەیدا بە دینار یا نایدا بە دینار ئەگەر بڕیار بێ ئەو ڕۆژە ئیشکێنینەوە دەست بێ جەپارەکەیشی لێ وەرەگرین دەست خۆش پرسایەکی خارجی ڕۆژمانە ئێمە شینە حواڵاکەین دوبەی بێت ئەران بێت ئێران بێتە شوێنە بێت سین بێت دەدەتە حواڵاکەین 5 پێنجێنێ بە قسە دەوردە ئەگەینەوانێ
ئەوە چۆن دەست خۆش بێشانە سەکوت طبعا موضوع حواڵە ئەمەی بەڕێستی فەرمی ئەمە بەس حواڵە نییە حواڵە بریتە لە حواڵەکردنی پارەیەک کە ئێستا هەیە وجودی هەیە کابرا حواڵی ئەەکە ئەمەش مشکلەی نییە ئەمەی جەناب بدەی فەرمی تۆ دۆلار تەسلیمەکەی ئەو بە عملەیەکی تر ئەو بە تمەن تەسلیمەکاتەوە لە ئێران یا بەڕی من بێ لە سینە تەسلیمەکاتەوە ئەمە حواڵە و سەرفیشە کەمادەم حواڵە و سەرفیشە ئەبێ ئەو مەبلەغەی کە حواڵەکەی پێ ئەگۆڕێ و ئەگۆڕدرێتەوە دەست بەجێ کولەن 5 دەفتەر حواڵەکە ئەبێ 5 دەفتەرەکە حاضر بێ 4 دەفتەر حواڵەکە بێ 4 دەفتەرەکە حاضر بێ کولەن زیاد لەمە ئەبێ ئەو شوێنەی کە حواڵەکەیشی بۆ ئەکرێ بۆ نمونە وەکیلەکەی تۆ لە سینە ئەبێ ئەو پارەیە کە ئێستا تەسلیمان کردووە دەست بەجێ نووسینگەکەی ئەو لە سین پارەکە حاضر بێتە سیمی وەکیلەکەی بکە ئەگەر وەکیلەکەی ئێمە لەوێ بڕوە پارەکە حاضر نەبێت تەسلیمیکاوە ئینما بڵێ دوای 2 ڕۆژی کە پارەکە تەسلیمەکەم ئەمە دیسانەوە بێتەوە بە ڕیبای نەسیئە دیسانەوە یەکێک لە بەدەلەکان حضوری نابێت کەواتە لە مەسەلەی حواڵە و سەرفە ئەگەر ئێمە پارەکەمان تەسلیم کرد بۆ نمونە ئێمە لێرە دوکانی حواڵەکە تمەنمان تەسلیم کرد و ئەو لە ئێرانە تمەنی تەسلیم بە وەکیلەکەی ئێمە ئەکردەوە ئەمە حواڵەیە ئەگەر ئێمە هەر دراوێکی کە تەسلیمکەین دراوەکە ئەو لە شوێنی خۆی بە دراوێکی تر تەسلیمی کاتەوە بە وەکیلەکەی ئێمە ئەمە ئەبێ بە دوو معاملە ئەبێ بە حواڵە و بە سەرف کە بوو بە حواڵە و بە سەرف ئەبێ ئێستا پارەکە کولی مەبلەغەکە سەرف بکرێ بدرێ بەو ئەویش لەوێ کولی مەبلەغەکە یەکسەر ئامادە بێت تەسلیمی کا لە نووسینگەکەی خۆی بەم شێوازە نەبێ حرامە و ئینشاءڵڵا لە دەرسەکانی داهاتوە چینە سەر ئەم بابەتان و بە تەفسیل قسەی لەسەرەکەین بسم الله الرحمن الرحیم دەست خۆشەوی لەگەڵ دکتۆرەکەم دوو پرسیارم لا دوو کاتی دەستەبارەی مەمۆزەیەوە کە ئەگەر قەرزێک لایەکی بێ قەرزێکی پێ بێ بۆی کە قەرزی پێشووتر وەرگریتەوە تۆ لە چی ئیسفادەیەک ئەگەر هەمان قەرزی خۆت وەرگریتەوە ئیسفادەکەی لەکوێیە کە جەناب بۆ فەرمی ئەوە ئیسفادەیەکێکی بۆ وەرگرتنەوەی قەرزەکەت من فعلا ئەگەر فەرەضە مودەکەشی بەسەرا تێپەڕی بێ یعنی من ئەگەر قەرزم لای نەفەرێ بێ مودەی دانەوەکەشی بەسەرا تێپەڕی بێ کابرا ئەوش احتیاجاتێکی بەو پارەی قەرزەی دووەم هەیە من ئەیدەمێ من وەکو خۆم تەنها ئیسفادەیەک ئەوەیە کە یەکەم قەرزەکە وەرەگرمەوە ئینا زیادە لەسەر قەرزەکەی خۆم وەرناگرمەوە حرامی ئەم مەسەلەی لەکوێیە خاڵی دووەم لە بەیعی مضاربەیە جەنابێت کە فەرموود ئەبێت ئەم دوانە کە شەریک ئەبن لە ئەم جوهد سەرفەکات ئەویش پارە سەرفەکات بەڵام ئەگەر هاتوو من لە بەیعی مضاربەیە من کە جوودەکە سەرفەکەم کری مانگانەش وەرگرم لەگەڵیان ئایا حرام ئەبێ یان نا زۆر سپاس خۆ لە ڕازی بێ دەست خۆش مەسای بەڕێز سەبارەت بە پێدانی قەرزێکی تازە بۆ ڕاکێشانی قەرزێکی تر ئەمە عولەما ئەفەرموون ئیستیغلالی کابرای مدینی تایە و تۆش قەرزەکەت وەرەگریتەوە لە مۆزوعەکەیە یعنی ئەگەر ئەم قەرزەی پێ نەدەی ئەگەم ئەم قەرزەی پێ نەدەی قەرزە کۆنەکەت بۆ ناهێنێتەوە کەواتە فائیدەکە لێرە ئەمەیە ئەم قەرزە ئەدەی بە مەبەستی وەرگرتنەوەی قەرزە کۆنەکە ئەمە فائیدەکەیە یعنی تۆ ئەزانی کابرا دێت کە داوای ئەم قەرزە تازەیەکە قەرزە کۆنەکە ناهێنێتەوە بێ ئەم قەرزە تازەیە عولەما ئەفەرموون کە ئەم پارەیە لەبەر ئەوە ئەدا ئەو سەحب کاتەوە ئەفەرموون ئەمە فائیدەیە و دروست نییە ئەیفادەیەکەکە لەبەر بەهۆی ئەم قەرزە تازەیەوە بابێکی بۆ کرێتەوە بۆ نمونە بۆی ئەم قەرزە تازەوە چه سیارەیەکە کڕێ بەهۆی ئەو بڕەپارەی کە لە جەنابی وەرەگرێت ناتوانم بۆ نمونە سیارەکە بە قیس بێنە غەیری ئەم پارەی کە لە دووەمجارە بە جەنابیدا بۆهۆی ئەم قیستەوە کە بۆی دروست دەبێت دەرگایەکی تر لە ژیانی ئەکرێتەوە بۆ نمونە ڕاستە فەرمووی ئەو کابرایی کە قەرزارە ڕاستە فەرمی ئەو ئیسفادە ئەکا بەڵام عولەما ئەفەرموون ئیسفادەکە نابێت مخیل بێ کە ئێمە قەرز بدەین بە کابرایەک بەسوو کابرای قەرزار ئیسفادە ئەکا بۆیە پارەکە بە سوو وەرەگرێ بەڵام ئەو ئیسفادەی ئەو بە نەزەری اعتیبار وەرناگیرێ ئێمە ئیسفادەی چونکە ئەو ناچارە وەریگرێ ئێستا ئێمە کە کابرایەک ناچار ئەەکەین قەرزێکمان لایەتی لە ڕووگیری خۆی لە داماوی خۆی ڕووگیری ئەوە ئەبیالەکە کە پارەیەکەم بدەرێ 6 وەرەقیکەم بدەرێ ئەچم سیارەیەک سەحبەکەم ئەنیشێتە ژێر قەرزی 2 دەفتەر دۆلار بە قیست بیداتەوە ئەگەر ڕووگیری تۆ نەبێ بۆ ئەیکات ڕاستە بەڵام ئەو مولکیەتە 50 وەرەقە زەرر ئەبێ بدا بەو کۆمپانیایی کە سیارەکەی بە قیست پێ ئەفرۆشێ بۆچی ئەم مخاطەڕەیە ئەکا ئەگەر ناچار نییە ناچارەکەواتە لەبەرەوە عولەما ئەفەرموون ئەم کارە کارێکی ناشەرعیە خاڵی دووەم فەرموود ئەگەر کابرای مضاریب ئەو کەسی کە بە پارە وەرەگرێ بە مضاربە ئەگەر کرەیەکی دیاری کراو من عەرزم کردن لە مضاربەیە گوتم نابێ هیچ کام نە لە خاوەن دەسمایەکە نە لە مضاریبەکە ڕیبحێکی معەیەن بۆ خۆیان دیاریکەن
بۆ چونکە لەوانەیە پاری مضاربەکە هەر ئەو ڕێژەیە خێر بکە کە ئەو دایناوە بۆ ڕۆژانەکەی یا ماغانەکەی خۆی ئەو کاتە شەریکەکەی تر سەیدی دەسی ئەوکە لەبەرەوە شەرعی نییە وتمان نابێ هیچ کامیان ئەم شەرتەدا بنێن نیسبەیەکی ڕیبحی معەیەن دیاریکەن بۆ خۆیان وئینەما مضاربەکە ڕیبحەکە ئەگەر هەیە لەسەر ئەو ڕێژەی کە ڕێکەوتوندا بەشی ئەەکەن ئەگەر زەرەر هەیە خاوەن دەسمایەکە زەرەرەکە ئەدا ئەو کەسی کە ئیشەکەی کردووە ماندووبوونەکەی خۆی زەرەر کردووە لە مضاربەیە حرامە. سبحانك اللهم وبحمدك نشهد أن لا إله إلا أنت نستغفرك اللهم واتوب إليك.